دیدار و کۆبوونەوەکانی هەڤاڵ لاهۆر شێخجەنگی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ دیبلۆماتکارانی بیانی لە شاری هەولێر وێنەیەکی تری پیشاندانی استراتیژی ڕوونی یەکێتی بوو بە دنیا. هەڤاڵ لاهۆر شێخجەنگی لە ڕێگەی بینینی ڕاستەوخۆی نوێنەری وڵاتانەوە ئەو پەیامە ڕوونەی بە هەمووان گەیاند. دیدی یەکێتی لە دوای کۆنگرە بۆ کۆی کێشەکان چییە و یەکێتی چۆن دەڕوانێتە داهاتووی پەیوەندی لایەنەکان و چارەسەرکردنی کێشەکانی هەولێر و بەغدا. هەڤاڵ لاهۆر شێخجەنگی بە دیبلۆماسیەتی سەرکەوتووە جارێکی تر تێڕوانینەکانی وەک خۆی پیشانی دنیادا و لە دوای ئەمەشەوە یەکێتی بە استراتیژیەکی ئامانجڕوونەوە بەردەوام دەبێت. شانازیێکی گەورەیە ئەمڕۆ خۆم و هەواڵەکانم لە بەردەم ئێوەی تێکۆشەر، ئێوەی داینەمۆی هەڵگیرسانەوەی شۆڕشی نوێی گەلەکەمان، ئێوەمانان کە هەموو تەمەنی خۆتان لە پێناو ئەزمونە و لە پێناو ڕێبازەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرف کردووە. ئەمەی کە ئێستا ئێمە دەیبینین ئەمە لە ڕەنج و ماندووبوونی ئێوەی دەبینین. یەکێتی وەک چۆن بۆ کوردستان گرنگە بەلای وڵاتانی تری خاوەن هەژمون و کاریگەری ناوچەکەش هەمیشە وەک هێزێکی دیموکرات و سەرڕاستی ڕێبازی پیرۆزی کوردایەتی هەنگاوەکانی بەگرنگ دەبینرێن و لەم قۆناغەشدا کە دەورانی دوای کۆنگرێ و نوێبوونەوەش بووە بە شاڕەی بەردەوامی هەنگاوەکانی. یەکێتی لە پایتەختەوە لە سێبەری قەڵاو و منارە و لە ژێرنسەی ئەم شارە هەمیشە شیر نەدا، لە ئامێزی پایتەختی هەرێمەوە بە بارتەقای گەورەی مێژووی دێرین و وەفا و خۆشەویستی خەڵکەکەی پایتەخت دەکاتە وێزگەیەکی گرنگی نوێبوونەوە. لێرەوە یەکێتی لە شارەکەی هۆلاکۆ بەزێنەوە نەخشەڕەی خزمەتکردنی کوردستان دەنەخشێنێ. ئەمەش هەر ئەو پەیامە بوو کە هەڤاڵ لاهۆر شێخجەنگی بە هەمووانی گەیاند و بە دیبلۆماسیەتی سەرکەوتووشەوە دیبلۆماتکارانی بیانی بەرامبەر ئەم گۆڕانکاریە هۆشیار کردەوە، چونکە یەکێتی بەڵێنێکە و بە هاوڵاتیانی داوە بەقەت سلەیمانی هەولێر و وەک هەڵەبجە دهۆک و بەقەت گەرمیان ڕاپەڕین و بەقەت هەمووشیان کەرکووک قودسەکەی مامی ڕابەر دەبێت خزمەت بکرێت. ئیدی یەکێتی لە هەولێرەوە درێژە بە هەنگاوەکانی دەدات و نوێنەری وڵاتانی بیانیش باش لەم پەیامەی هەڤاڵ لاهۆر شێخجەنگی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان تێگەیشتون، چونکە دیبلۆماسیەتی هەڤاڵ لاهۆر شێخجەنگی نەک هەر لەم قۆناغەدا بەڵکو لە زۆر وێزگەی تری گرنگیشدا هەمیشە جێگەی سەرنجی یار و نەیاریش بووە. ئەو هەمیشە لە ئاستەنگدا بیری قوڵ و لە قۆناغی سەختدا سەنگەری پارێزگاری و لە ئاشتیدا خاوەن ڕوئیای ڕوون و پاراوە. بە جۆرێک وەک یەکێک لەو سەرکردە دەگمەنانەی کورد هەژمار دەکرێ کە هەمیشە بە دیبلۆماسیەتی سەرکەوتووە توانای ڕوبەڕووبوونەوەی قەیران و تێپەڕاندنی دۆخی سەختی هەیە. مێژووی چەند ساڵی ڕابردوو ئەوەمان پێ دەڵێت هەڤاڵ لاهۆر شێخجەنگی وەک یەکێک لە کارکتەرە سەرەکی و کاریگەرەکانی کوردستان و عێراق لە زۆر وێزگە و قۆناغی گرنگدا وڵاتانی خاوەن هێز و کاریگەر سەرنج و بۆچوون و پێشبینیەکانیان بە هەند وەرگرتووە. ئەو کە لە ئێستادا هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانە یەکێک لە ئەندازیارە هەرە سەرەکیەکانی پلانی تێگشکاندنی خەلافەتەکەی داعش بوو، نەک هەر لە باشوور لە ڕۆژئاوای نیشتیمانیش هاوکار و پشتیوانیەکانی بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر خاڵی گرنگ و یەکلاکرەوە بوو لە گۆڕینی هاوسەنگی لە ناوچەکەدا. لە ئێستاشدا بە شوێنپێی هەنگاوەکانی مامدا لە چوارچێوەی سیاسەتی یەکێتی نوێ لەلایەک هاوکاری و ئاوەدانی و خزمەتکردنی خەڵکی کردووە بە ئەولەوێت و لەلایەکی تریش بە دیبلۆماسیەتی سەرکەوتووە بەردەوام دەبێت و نوێنەری ئەو وڵاتانەشی یار و یاوەر و ئارەزووی سەرکەوتنی کوردن داهاتووی ڕۆشنی هەرێم لە دیبلۆماسیەتی هەڤاڵ لاهۆر شێخجەنگیدا دەبینن. هونەر ڕەسوڵ، گەلی کوردستان.